دەستان خۆش بێماندوونە بن سوپاس خۆش خۆشەویستانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش لەم سروشتە جوانەی شارباژێڕ و لە شاخە سوورەوە سڵاوێکی گەرمتان لێبێ لەم بەهارە سەوزەوە هیوادارین هەمووتان دڵخۆش بن ئەمڕۆ ڕۆژی هەینیە پرۆگرامەکەمان تایبەت کردووە و هاتوینەتە نێو ئەم سەیرانگا جوانەوە کە لە نێو ئەم شاخ و کەژ و چێوە سەوزەیە لەگەڵ ئەم خێزانە جوانانەیە ئەمڕۆ بتوانین کۆمەڵێک بەرهەمی گۆرانی جوان و میوزیک بەوێ ئازیز و خۆشەویست ببەخشین و لەگەڵ کۆمەڵێک گفتوگۆی جیاواز لەگەڵ میوانەکانمان و لەگەڵ هاوکاری شملانە بتوانین پرۆگرامیکی پڕچێش بێ و بەخشین کە ئازانی ئێستا هەمووتان بەڕێوەن بۆ سەیرانگاکان لانەجان بانی باش تۆ چۆنی خوا هەر باش بێت خۆشەویستانی ئێمە لە نێو ئەم سروشتە جوان و دڵگیرە سڵاوێکی گەرم و گورتان لێبێ بەیانیتان باش بێت هیوادارین ئەمڕۆ ئێمە چۆن هاتوین بۆ گەشت و سەیران و بۆ نێو ئەم سروشتە جوانە ئێوەش ئامادەکاری تاوتان کردبێ بۆی کە بێنە دەرەوە چونکە بەڕاستی کەش و هەواکەی زۆر لەبار و گونجاوە بۆ سەیران نە زۆر گەرم و نە ساردیشەوە نیە سەرکۆ قەمسەڵی ناوێت بەگەر بۆ ئێوارە زۆر خۆشە بەڕاستی کەشەکە اینجا هەرکەیتە ناو ئەم کەشە و ئەم سروشتە جوانەوە کە ئەوەنە بە جوانی دەشت و دەر و ئەم کەشە پێشوازی لێکات هیوادارین ئێمەش بەو شێوازە بتوانین بەجێ بێڵین چونکە ڕەنگە زۆر کاتەرێک لە ئێمە سەرکۆکەین بۆ گەشت و سەیرانەکان بەداخەوە ئەم سروشتە جوانە پشێوێنین ئیتر بە فڕیانی دەبێت ئەو بێت کە تۆی خۆی تۆ لەم سروشتایە فڕێی دڵنیا بلەوەی کە سروشتەکە شێوێت و تێکەچێت بۆیە هیوادارم هەرێک لە ئێمە هۆشیاری تاوامان هەبێت لە کاتێکاکەین بۆ شوێنە گەشتیارەکان کەینە نێو ئەم سروشتە جوانی کوردستانەوە بتوانین سروشت هەروە بە جوانی بەجێ بێڵین ئەمڕۆ ئێمە لێرەین سبەینێ ڕەنگە خزم و کەس و کار و دۆستێکی تری ئێمە لێرە بێت بۆیە ئێمە چۆن چێژمان لەم کەشە بینیوە ئومێدەکەین دوای ئێمەش بەو شێوازە سوودی لێ بین و هەروەها هەر کە بەیانی هاتین بەڕاستی چووکەمە یەکەم هەینی دوای مانگی ڕەمەزانی پیرۆزە و لە جەژ نابووین و ئەمڕۆ بێگومان هاوڵاتیان بە گشتی خۆیان ئامادەکردەوە بۆ گەشت و سەیرانەکان و ئاشی بینین لای خۆشمانەوە ئەمە و خێزانە لێرە کۆبوونەتەوە هیوادارین کە جێژ لەم سروشتەوەرگین وەکو تۆ باست کرد بەڵام لە دوای خۆمان چی لەگەڵ خۆمان ناهێنین پاشماوەکەی خۆمان کۆبکەینەوە چکە بەڕاستی ئەم سروشتە چونکە جارێک کەس نەهاتەوە زۆر بۆ ئێرە هەر لە بیبینە خۆت دڵتەکرێتەوە یعنی سەوزبوونێکی زۆر جوانی پێوە دیارە و لێرەشمانەوە لە پشمانەوە کاڵین ئێمە لەسەر بەرزایەکەی شاخە سوورین بە دڵخۆشی و ڕێژێکی باش ئاو هاتۆتۆ ناو چەمەکەی شاخە سوور لەو بەریشەوە گوندێکی جوانی مانەوە لیۆ دیارە ئەمانە هەمووی سروشتی جوانی ئێرن بەڵام یەکی بەڕاستی دڵتەکرێت ئەوە نیمش بە هەر چواردۆری خۆمەخولەوە بۆیە هیوادارین کە بتوانین ئەم ژینگەی خۆمان پارێزگاری لێ بکەین و بتوانین بەو ڕۆحێتەوە بین چۆن ماڵەکەی خۆمان لە پاک و خاوێنیە ئەتوانین کەلوپەلەکان چۆن کۆکەین و ئێرەش بێ شوێنی خۆمان بزانین چکە ئەم سروشتە جوانە دەردیلانە وتی ئەمڕۆ ئێمە لێرین بەیانی خزمێکمان لێرێ دوو بەیانی باوکمان لێرێ برامان لێرێ هەمومان بەیەکەوە توانی چێژی لێ ببینین هیوادارین کە بێتە ڕۆژێکی پڕخۆشی بۆ هەمولایەک ئەم ڕۆژ کەس ناترسێلەوەی کە کەشواکە بارە نایبێت کێمە بەتەماو بین خۆشەویستە هەسێ ڕۆژی جەژنیش پرۆگرامەکانمان لاژ یەکێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین بەڵام بەهۆی باران و هەورەکە لە ستۆدیۆ بەڵام ئەم هەفتەیە دەستمان پێ کردو کانی چینە نێو سروشتەکان مانایتراوە چی ناو سروشتی جوانی کوردستانە و گەشت و سەیران لەگەڵ لە پێنجشەمەوەی تر پیان بڵێن لەکوێین زۆر باشە سەرکۆ با دەست بە پرۆگرامەکەمان بکەین ئەمڕۆ پرۆگرامەکەمان زۆر تایبەتە هونەرمەندێکی زۆر ئازیز لەگەڵمانە کۆمەڵێک بەرهەمی زۆر تایبەت پێشکەش بە هەم بینەرەکانمان هەم بۆ خۆشەویستانەکەین کە ئەمڕۆ لە شاخە سوورن کاکە هاوڕێعەلی ئەمڕۆ پرۆگرامی میوانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ کاکە هاوڕێسلااو لەبێ و زۆر بەخێر بەی سەر چاوان هەروەها لەگەڵ پێشکەشکردنی بەرهەمەکانی کاکە هاوڕێیە تەور و گفتو گۆشمانە بێت قسەی لەسەرکەین گرنگە هەریەک لە ئێمە کە هینە ناو ئەم سروشتە جوانەوە بتوانین خۆمان پارێزگاری لێ بکەین هەروە لەگەڵ ئەوە شەباب بزانین تا چەند گرنگی دراوە بە کەرتی گەشتیاری بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستانە هەمیشە بۆ بەردەوام وتومانە ئێمە توانین لە ڕێگای سروشتی جوانی کوردستان لە ڕێگای ئەو هاوینە هەوار و ئەو سەیرانگایانی کە هەیە ئێمە بتوانین ژێرخانی ئابووری ببوژێنینەوە لە ڕێگای گرنگیدان بە
کەرتی گەشتیاریەوە ئەو شوێنەوارە مێژویانەی کە هەمانە سەرکۆ یاخود ئەو فێستیڤاڵ و کار و چالاکیانەی کە زۆر کات لە نێو گوندەکانە لە نێو سروشت و هاوین هەوارەکانە بە گشتی ئەنجامەدرێ ئەمانە تا چەند هەنگاوێکی جدین بۆ ئەوەی کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانە گرنگی زیاتری پێ بدرێ بۆ ئەوەی کە بە چڕۆپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز مامۆستا غەریب عەلیمان کردو کە بەڕێزیان خوێندکاری دکتۆران لە بواری بە بازاڕکردنی گەشت و گوزار لە زانکۆی سلێمانی. مامۆستا گیان سڵاو لێ بێم کاتەوە باش. سڵاو لە بینەرانی کەناڵی کورسات، سڵاو لەوانە بێ کە دەبنە هۆکاری پاراستنی ژینگەی سروشتی بە تایبەتی لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان. سەرەتا زۆر خۆشحاڵ بووم بۆ ئامادەکردنی بەرنامەیەکی لەم جۆرە. دیارە خۆشبەختانە هەرێمی کوردستان بە حوکمی ئەم بنەما سروشتیانەی هەیەی کۆمەڵێک سەرچاوی ئاوی هەمە جۆرمان هەیە، کۆمەڵێک دارستانی هەمە جۆرمان هەیە. ئەمەوا دەکات بە تایبەتی لە وەرزی بەهاردا کە وەرزێکە بۆ گەشت و سەیران، وەرزێکە بۆ پەرەپێدانی چالاکیە گەشت و گوزاریەکان. ئەمەش پێویستی بەچی هەیە، پێویستی بە ناساندن هەیە، پێویستی بە بازاڕکردن هەیە، چونکە هۆکاری بە بازاڕکردن ڕاکێشانی گەشتیارە. باشە ئەم بە بازاڕکردن و ناساندنەی کە بەڕێزت باسی لێواکەی مامۆستا بێ بە چ شێوازێک بکرێت؟ ئەکرێ ئێمە لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵاتی، لە ڕێگای سۆشیال میدیا، لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندن، لە ڕێگای دروستکردنی ئەپلیکیشنێک کە ناوچە سروشتی و مرۆیەکانی هەرێمی کوردستان پیشان بدرێت، فەرهەنگی زمانی کوردی و زمانە بیانەکانی لەسەر بێت بۆ ئەوەی کە گەشتیار بە ئاسانی دەستی پێ بگات. هەروەها لە ڕێگای کۆمپانیا گەشتیاریەکانەوە ئەمانە تەسیری هەیە لەسەر ناساندنی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی نمونە بێنینەوە کە لە ئێستا با بڵین شارباژێرمان هەیە، لە شارباژێر شاخەسوورمان هەیە، سەرسیرمان هەیە، ماوەتمان هەیە، چوارتامان هەیە. ئەمانە لە ڕێگەی ئەمانی کە باسم کرد فاکتەرێکە بۆ ناساندنی ئەم ناوچە گەشتیارانە. هۆکاری بە بازاڕکردنەکە ڕاکێشانی گەشتیارە، ناساندنی هەرێمی کوردستانە لە ڕووی بنەما سروشتیەکان، لە ڕووی بنەما مرۆییەکان، لە ڕووی پەرەپێدانی چالاکیەکانی دەستی، پیشە دەستیەکان، خواردنە بەرهەمە دەستیەکان. ئەمانە فاکتەرێکە بۆ ڕەقساندنی هەلی کار، فاکتەرێکە بۆ بوژانەوەی ئابووری، فاکتەرێکە بۆ دابینکردنی هەلی کار بۆ گەنجانی شارەکانی هەرێمی کوردستان کە لە ئێستادا بەشێکی زۆری ئەم چالاکیانە لە گوندەکان، لە قەزا و ناحیەکان بە تایبەتیش لە ئەمڕۆدا کە لە ماوەت لە سەرسیر ئەگەر هەڵە نەبم چالک فیستیڤاڵە گەنجامە درێت بۆ پەرەپێدانی پیشەی دەستی و فەلکلۆریەکان کە ئەمە فاکتەرێکی سەرەکیە بۆ ناساندنی هەم ناوچەکە هەم بەرهەمەکانی ناوچەکە. باشە مامۆستا زۆر کات باسیەوەکەین کە ڕاکێشانی گەشتیار ئەبێ بە شێوازێک بێ کە بتوانین ئەم گەشتیارە جارێک سەردانمانەکات کە ڕۆشتەوە جارێکی تر خێزانێکی تر لەگەڵ خۆیان بێنێ. ئێمە هەوڵمان ناوە لە ڕێگەی گروپە گەشتیارەکانەوە و گەشت و گوزاریش بە تایبەتی زۆر ئەرچێکی قورسیان خسۆت سەرشانی خۆیان بۆ ناساندنی ناوچەکان بە تایبەتی شارباژێر بڕۆن پێ بکە هەر لە چیای گۆژۆکەی تەمدیوە هەموو شوێنێکی سەیرانگەیە بۆ خۆی، یعنی کەیتە ئەم ناوچەیە ناوچەیەکی دڵگیرە. ئەم ساڵیش بە دڵخۆشیەوە بەهۆی جەژنی ڕەمەزان و بەهۆی بەهار و بەهۆی جەژنەکان هەمووی لە یەکەوە نزیک بوون، گەشتیارێکی زۆر لە خواروی عێراق و ڕووی تێکردوین. ئێمە چیمان لەسەر شانە کە بتوانین وا لەم گەشتیارە بکەین کە بتوانێت هەم چێش ببینێ، هەم لە ڕووی ئابووریشەوە سوودی لێ بینین، هەم وای لێ بکەین کە جاری کە ڕۆشتەوە بتوانێت کەسانی کەش لەگە خۆیان بێنێ. توانین بڵێن ئەو ڕێکار و تەکنیکە زانستیانە چین کە پێویستە گەشتیارێک دووبارە سەردانمان بکاتەوە لە ئێستادا. یەکەم شت کاتێک لە دەواازە سنووریەکان، لە بازگەکان، لە فڕۆکەخانەکان لەم شوێنانەوە گەشتیار داخلی هەرێمی کوردستان دەبێت. ئێمە پێویستە یەکەم بە گەرم و گوڕی، بە لفوت شیرینی، بە زەردەخەنە، بە پێشکەشکردنی دیاری، بە پێشکەشکردنی دیاری کوردەواری خۆمان، بەرهەمی خۆماڵی خۆمان، پێشکەشکردنی ئەکسسواراتی خۆمان دەکرێت. ناساندنێک هەم بۆ بەرهەمەکە بکەیت، هەم وەکو دیارێکی جوانیش لای گەشتیارەکە دەمێنێتەوە. گەشتیارەکە واکە جارێکی تر سەردانمان بکاتەوە، دوایەوە گەر هات و خێزانەکە مناڵی لەگەڵا و پێویستە دیاریی بچووک پێشکەش مناڵەکە بکەین. یەکەم بەهۆی کرانەوە لە نێوان خۆت و گەشتیارەکە و دوو گەشتیارەکە ژۆکو لایەنێکی هزری کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی گەشتیارەکە بۆ جارێکە سەردانێکە، چونکە گەشتیار ئەوەنەی کە بیر لە شێوازی مامەڵەکردن دەکاتەوە کاتێککە داخلی ناوچەیەکی جیاواز دەبێت، ئەوەنە بیر لە گەشتەکە ناکات و بیر لە شوێنی گەشتەکە ناتەوە. کەواتە فاکتەری ڕاکێشانی گەشتیار یەکەم شێوازی پێشوازیکردن لە گەشتیار بە تایبەتی لە ئێستادا لە بەشێکی زۆری لە هۆتێلەکان کارمەندی بیانیمان هەیە. نەبوونی کارمەندی خۆماڵی خۆمان، نەبوونی دەرچوانی بەشە گەشتیارەکان کە هۆتێلە پێنج ئەستێرەکان، هۆتێلە بەناوبانگەکان یەکێکە لەو کێشانی کە ڕوبەروی گەشتیار دەبێتەوە. بۆیە وا باشە ئەو کارمەندانێک کە دادەمەزرێن لە بازگەکان، لە فڕۆکەخانەکان، لە هۆتێلەکان، لە ڕستۆرانتەکان، لە کۆمەڵگە گەشتیاریەکان کارمەندی خۆماڵی بن، دەرچوی بەشە خۆماڵی بن، دەرچوی بەشە گەشتیارەکان بن، چونکە ئەمانە لە ڕووی ئەکادیمی خوێندیانە
ئەتوانن لە حەز و ئارزوەکانی گەشتیار تێبگەن لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی کۆمەڵاسیەوە لە ڕووی حەزەکانی گەشتیارە چونکە گەشتیار حەز و ئارزووی هەیە بۆ گەشتکردن بۆ گەشتی ئاوی بۆ گەشتی شاخەوانی بۆ گەشتی کات بەسەر بدن ئەمە فاکتەرێکی ڕئیسیە بۆ ڕاکێشانی گەشتیار بۆی جارێکتر سەردانمان بکاتەوە. زۆر باشە دەست خۆش بە مامۆستابێکمان گەشتکردن و سەیرانکردن بەبێ میوزیک و گۆرانیش نابێت وەنیە. ئەمڕۆ لە پرۆگرامەکەمانە کاکە هاوڕێ عەلی گۆرانی بێژ لە لامان ئامادەیە. کاکە هاوڕێ دووبارە بەخێر بەی سەر چاوان زۆر بەخێر ماندوو نەبیت. پێمان خۆشە بەر لەوەی کە دەست بە گفتوگۆکانمان بکەین لەگەڵ بەڕێستا ئەگەر بەرهەمێکدا ئامادە بێ پێشکەشی ئەمە بینەرەکانمانی بکەی فەرموو. لەگەڵ هاوڕێیانە پێشکەشتان بە دڵنیایی ئەو فەرموون. Çaray kırdım bu sultan Zulfü badi şakini Bakistanu beyna Dayancı bulbul Komri delani vay şevdayam Dil balev alin Vanda boyam şevvaleyedam Ağaya zanum zemboleyla Badleçiber bakhenwak Danki qringayan della hawar Dalen çüstan şinenwak Şodawatyan tekra dakir La la badaya sayan Zwan upaya koşiriran Şizi Kurdistan أخواندام صبر قريب طاقة اليم براي أخواندام صبر قريب طاقة الامبراي مال باوات شيك سمايان لخمايان قريب بندي البراق لا زرية حياتنا مردومة ومورا هزيانا ويايم لا نخشى نايكوكم سوا مولك وستايم Banci de
توی بینایی زیم آغازن و زیب و لیلا بدلیچی بر باخین وک دنجی قرینگایان دیلا هوار دلین کوستان چیدین وک شو داوتیان تکرار دکر لا بدای سایان سنی جوانو با و شیرینم چیزی خوا ماندوو نەبی کاکاوڕێ دەستپەنجەی ئێوەش خۆش بێ سوپاس دەنگێکی زۆر خۆش جاوا سەرنجمایت هەموو بڵێم مامۆسا یان بڵێم کاکاوڕێ کامیان بڵێم تۆ ئەو هەموو نەسیحەتی خێرەتە کرد لە درامای گەردەلوو لە ئێوە بەرکەوتنێکتان هەبوو بێرکەوە باشە بە قسەشی ناکردی کاسا مامۆستا تۆ زانی هەر لێرە بۆ و دیمەنەمان بەڵێ ڕێگاتین بۆ کوڕی برادرم وتم ئالێرا سەیرانێکمان کرد چەنەمان شوێن کرد چوینە دوکان و دوکانی سەرەوە هەتاوەکو تۆزە بۆمان باسکەنەوە ئێستا ئێمە ئازاین بابینەرەکانیش بزانن باسی چییە نەسیحەت مەکرد لە درامای گەردەلوو لە ئێ خۆی بەشێ لە یادەوەریەکان لە بۆکو درامای گەردەلوول مامۆسا کاڵم مامۆسا ڕۆڵی کەسایەتێکی جوان و کەسایەتێکی مامۆسا شەماڵسایی بێبینی ئێمە هەمومان تەلەبەی زانکۆ بووین بەڵام هەموو ئەو یادەوەریانەی مامۆساش لەوانەیە درامای بینی بێت درامای گەردەلوول بەشێک بوو لە مێژووی ئێمە و لە ڕابردووی ئێمە کە هەمومان دەورماندەوە 2 ساڵی ڕێک بەڕاستی ئێمە خەریکی بەشی سێبوون 2 ساڵی ڕێک یعنی هەر چوار وەرزەکەمان جارێکی تر بینیەوە اینجا من هەر لەم مامۆسا من هەر هەموو کاتێک لە بەردەوام لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ ستافیەکەی گەردەلووە کاک جەلیلیش کە دیوای تەندروستی باش و تەمەندرێژی بۆ خوازم من بەردەوام لەگەڵ خۆشیا بووم بۆ ئەوەی کە کارکردنی پشکامێرە و بەردە لەوەش خۆم یەکێوم لە کارکتەرە سەرچیەکان کە ڕۆڵمە بینی بەڵام ئەوەی کە زۆر خۆش بوو یادەوەریەکان دەکامێنێتەوە جاوە لانەکەوتی باسکە ئەو دیمەنەمان لەم بەشەی خوارەوە تۆمار کرد چوینە دوکانی سەرەوە شوێنەکە گونجاو نەبوو زۆر بووین شوێن زۆر گەڕاون زۆر دوای هاتینەوە ئێرەمان هەڵبژار جا هەموو کێشەکەی مامۆسا زانێ مارسی دزێکی کۆنەکانیان بۆ هێنابووم ماشەڵڵا زۆر بە جوانی ما بۆ جاکێ بوو لەو ئۆتۆمبیلانەی یەکێک لە سلەیمانی کەسایەتیەک بوو زۆر حەزی لەو سیارانە بوو ئەم سیارانەی کۆ کردەوە جەرعادی بوو من زۆر باش لە جەرعادی ناسانم ئیتر ئەمان هەمویان بە جەماعی کە من هۆڕینم لێ هەموو کێشەیە بوو تۆ خۆی حاضر کارڕاکە بەشداری کردووە بۆ جەنابیش زۆر سپاس تۆ باسێکیەوەمان بۆ بکەوتە لە دەرەوە خەڵک پێ مەڵێ چی کاکاوڕێ کە لە ڕێگا هاتم باسی شتێکە کرد وتە خەڵک پێ مەڵێ ئەو هەموو نەسیحەتە و کردووە وام پێ چی لێ بکەم بەخوا لە ساغ بینە کوڕێکی عزیز و خۆشەویست بە دڵنیایە بگومان ئازایەتی ئەکتەرەکان ئەوەیە ئەو ڕۆڵی کە ئەیانجێتە بە تەواوەتی بەرجەستەی کەن ئیتر یان ئەو تا خۆشەویستە بن لە ناو دڵی خەڵکیان خود ئەوتانە هەر بۆ ڕۆڵە ئەچنە ناو دڵی هاوڵاتیانەوە دەست خۆش باڵم ئەو گۆرانەی کە پێشکەشە کردین زۆر سپاس بە دڵنیایە بەرهەمەی کە پێشکەشە کردینەوە ئێستا دەمەوبیانی و هەرە بێ ئەو نوع بەرهەمانەمان پێشکەشکە بەستر بەرەبەرە گەرمی کە باشە کاک ڕێباز باشە کاک ڕێبازم بڕۆ کێشە نییە بۆ خۆرەکە دا باشە ئەوە ڕاستی جوابەتەوە زۆر باشە دەستا خۆش بێ وەڵی نانمان خواردووە دەستە خۆش مامۆستاگیان باسێکیەوە بکەین ئەو فێستیڤاڵ و چالاکیانەی کە زۆر کات ئیتر کاڵەن ئەمە ڕۆژی فڵان گوندە یاخود لە هەندێک لە شوێنە گەشتیارەکانە فێستیڤاڵی جۆرا و جۆر ئەکرێت ڕەنگە ئێمە هاوڵاتی هەروەکو کارێکی ئاسان تەماشای بکەین بچین سەردانێکی فێستیڤاڵەکە بکەین و بینەوە بەڵام ئایا ئەما بێتەوە کارێک بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار یاخود بۆ ڕاکێشانی گەشتیار لە شوێنێکی ترەوە بۆ ئێرە لە ئێستادا یەکێک لەو بنەما گرنگانەی کە بۆتە فاکتەری ڕاکێشانی گەشتیار کردنەوەی پێشانگا ئەنجامدانی ئەم فێستیڤاڵانە بە پیشاندانی یاخود بە ناساندنی پیشەدەستیەکان بە
عرضکردنی بەرهەمی خۆماڵی کوردی خۆمان بەداخەوە لە وڵاتی ئێمەدا بەشێکی زۆری کە ساڵانە یادی فلان گوند و فلان شوێن و فلان با بڵێن عشیرە دەکرێتەوە ئەوەنەی کە لە قاڵبی چوارچێوە کۆمەڵایەتیەکەدا ئەوە نەبووە لە نەگەشتیاریەکە تەرخان نەکراوە بۆچی ئەمە پەیوەندی بەچیەوە ئەوە دەگرێتەوە بۆ لایەنە کۆمەڵاتیەکەی خەڵکی خۆمانە دەگرێتەوە بۆ لایەنە کولتورەکەی خۆمان خەڵکی ئێمەوەنەی کە گرنگی بەلایەنە کۆمەڵاتیەکەداوە ئەوە گرنگی بۆ نادا کە تۆ بۆنێ دەکەیتەوە ویستیڤالێک دەکەیتەوە وا پێویستە بانگشتی کەسانی بیانیش بکەیت بانگشتی کەسانی دەرەوە بکەیت بۆ ناساندنەوە مامۆستا خو نەخێرلایانی پەیوەندیدارە بێ بابەتە جێبەجێ ئەبێ یەکەم ئەم ویستیڤالانە کە دەکرێت لەژێر چاودێری لایانی پەیوەندیدارە بە تایبەتی دام و دەستگا گەشتیاریەکان ئەمە تەسیرەیە دووش تۆ کاتێککە ویستیڤالە گەنجامە دەی وا باشە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە ڕیکلامی بۆ بکرێت و بۆی گەشتیاری بیانی بزانێت لە فلان ڕۆژەدا ئەم ویستیڤالە هەیە بۆ ناساندنی ئەم بەرهەمانە بۆ پەیوەندی بۆ بێزکردنی ئەم پەیوەندی کۆمەڵاتیانە لە وڵاتی ئێمە خۆشبەختانە کورد هەلێمەژە بۆ ناسراوە کە پەیوەندی کۆمەڵاتیەکانی بەهێز بووە لەسەر ئەسای کۆمەڵاتیەکان وای کردووە ئەم پەیوەندی کۆمەڵاتیانە فاکتەرێک بێ بۆ ئەنجامدانی ئەم جۆرە ویستیڤالانە بۆیە وا باشە کاتێک کە ویستیڤالێک دەکرێت پێشانگایەک دەکرێتەوە بە تایبەتی لە موسمی بەهارە بۆ پیشاندان و پیشە دەستیەکان یاخود بەرهەمی خۆماڵی گەشتیاری بیانی بانگێش بکرێت ئەم گەشتیارە ئەوەنەی کە جیاوازیەکان ئەبینێت ئەوەنەی کە بەرهەمێکی جیاوازە بینێت لە وڵاتی خۆی لەوانەیە جارێکی دوبری بتوانێت سەردانی ئەم ویستیڤالە بکاتەوە ئەم پێشانگات و ئەمەش فاکتەرێکی ڕاستیە بۆ ناساندنی کەرتی گەشتیاری هەم لەسەر ئاسی ناخۆ هەم لەسەر ئاسی دەرەوە مامۆسایمە وەکو کورسات هەتا ئەم دوو ساڵە وابزانم نەمانتوانی لەگەڵ هاوکارم لانا هاتین جەنابتان خەڵکی ناوچەی پشدەر و ئەوانە ئەوێ سروشتێکی زۆر جوانی هەیە ساڵانە لە یەکی پێنجە یادی باڵەکایەتی بوو کە هاتین ئەمە چین بۆ چیای هەڵگورت هەر لە ئێوارەوە ئێمە هاتین چکە لە بەیانی سەها شەش و خەڵگە چووە ئەو شاخە و خێمە هەڵەکرا زۆر بەڕاستی سروشتێکی جوانیە بوو بۆ ئەوم بە نمونە هێنایە وای کردبوو ببووە نەریت یعنی خەڵک جارێ نەبوو بوو بە ساحەوتی بەیانی جێ نەما بوو وای لێ هاتە بوو خەڵک پرسیاری لا دروستە بوو ئێمە چۆن بتوانین پارێزگاری لەم نەریت و کەلتورەی خۆمان بکەین هەر ناوچەیەک بۆ نمونە ناوچەی پشدەر بە کۆمەڵێ بابەت و خۆکواردن و کۆمەڵێ شار باژێر بە کۆمەڵێ بابەتی خۆی ناوچەی شارە زۆر بە کۆمەڵ چۆن بتوانین ئێمە لە ڕێگەی گەشتەکانمانەوە هەم چێش ببینین هەم بتوانین نەریتە جوانەکەی خۆشمان بناسێنین دەکرێت ئێمە بە بازارکردن بۆ ئەم جۆرە لە پێشانگا ویستیڤال کۆبوونەوە کۆمەڵایەتیانە کە ساڵانە بۆ نمونە لە ئیدارەی ڕاپەڕین لە قەزای شارباژێر لە سەرجەم ناوچەکان دەکرێت بە بازارکردنی بۆ بکرین بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین گەشتیار ڕابکێشین بۆی کە بتوانین زۆرترین هەلی کار بۆ گەنجانی شارەکان بدۆزینە چونکە یەکێک لەو کێشانێکی ئێمەنە کێشەی بێکاریە و گەنجان بەشێکی زۆری ئەوانی کە دەرچووی بەشە گەشتیارەکان بێکار کردن دەکرێت بە تایبەتی بۆ خانمان پێشکەشکردنی پیشە دەستیەکان ئەمانە زۆر گرنگە ئێمە چۆن بتوانین دەکرێت ئەمانە لە ڕێگەی حکومەتەوە بە تایبەتی لە ڕێگەی دام و دەستگا گەشتیاریەکانەوە بە بازارکردن بکرێت بۆ ئەم جۆرە لە چالاکیانە ئەم جۆرە لە ویستیڤالانە خۆشبەختانە ساڵانە کە ئەم جۆرە چالاکیانە ئەنجام دەدرێت فاکتەرێکی سەرەکیە بۆ ناساندنی هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕووی پیشاندانی بەرهەمە دەستیەکان لە ڕووی خزمەتگوزاری گەشتیاریەکان ئەمە وا دەکات زۆرترین گەشتیار ڕوو بکاتە ناوچە گەشتیاریەکان منطقەی پشدەر و ڕانی و قەڵازدێ ئەوانە کرد یەکێکتر لەو ئادابە جوان و ڕەوشتە جوانانی کە لە خەڵکی ئەو ناوچەیە هەیە بەڕاستی زۆر میوان دۆستن یەکێک لەوانەیە کە میوان دۆستن تاوەکو ئێستا کە من معلوماتم هەیە هۆتێل لەو منطقەیە نییە بۆ بە حکمی ئەوەی خەڵکی ئەوە میوان دۆستن میوانەکان ماڵی خۆی وڵای مەژ ناچینەوە چینە ماڵی کاک ئیسماعیل خۆماڵیانەوە بێ فاکتەرێکی سەرەکیەکە ئێستا هۆکارەکە لایەنە کۆمەڵاتیەکەیە کە میوانێک دەسێتەوە ڕوو لەوەیە کار ناسێتە هۆتێلەکە خەڵکی منتەقی ئەوەندە میوان دۆستن ئەوەنە ئەوەندە بەرهەمی دەستیان خۆشە ئەوەندە بەرهەمی چێژ لێنانیان خۆشە خەڵک ناسێتە هۆتێلەوەن دەسێتە ماڵە میوانەکان و خەڵکی منتەقەکەش بەڕێزەوە پێشوازی لە میوانەکەات ئەمەش فاکتەرێکە بۆ سەرنجڕاکێشانی گەشت بەدڵنیاییەوە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی پشدەر و ئەو دەڤەرانە مامۆستایەکێکتر لەو بابەتانی کە گرنگە قسەی لەسەرکین باست لەوە کرد دەرچوانی بەشی گەشت و گوزار کە ئێستا بێکارن و لە ماڵەوەن بەڕێستان ئەگەر بێت و کەرتی گەشتیاری ئەو شوێنانی کە تایبەتە بە گەشتیاران کە گەشتیار ڕۆیتەیەکە ئەگەر بێت و ئەم شوێنانە بە ئەکادمی بکرێت کەسی پسپۆڕ و شارەزا لەو شوێنانەیە بێت ئەمە چ سوودێک و چ خزمەتێک بە بواری گەشتیاریەکان یەکەم چ سوودێک دەکەن نەکرد لە دامەزراوە گەشتیارەکان دەکرێت ئێمەڵین لە یەک کارژێری و سەربازیەکانیش بە تایبەتی لە بازگەکان لە فڕۆکەخانەکان لە دەواازە سنووریەکانیش ئەم کارمەندانە دامەزرێن یەکەم خاڵیان سوودەکەی چی ئەوان لە ڕووی ئەکادمیەوە کە
ئەم بابەتیان خوێندووە بە تایبەتی بەشانی عفو دەرچوانی بەشە گەشتیاریەکان لە ڕووی ئەکادیمیەوە ئەتوانن بە شێوازێکی وام پێشوازی لێ میوان بکەن سەرنجی گەشتیار ڕابکێشین لە حەز و ئارەزوەکانی گەشتیار تێبگەن ئەمە خاڵێ دوو بە کولتورکردنی چیە بە کولتورکردنی گەنجانی ئێمەیە کە بتوانن لە دامەزراوە گەشتیارەکاندا کار بکەن دەکرێت ئێمە هەم لە ڕێکردنەوەی خولی ساڵانەشەوە ئەمەش فاکتەرێکی سەرەکیە بۆ ڕاکێشانی گەشتیار یاخود بۆ بە گەشتیاریکردنی دەواازەکان دامەزراوە گەشتیاریەکان بۆ دامەزراندنی گەنجانی بێکار لە ڕێگەی خولی ساڵانەوە بکرێتەوە بە تایبەتی لەژێر چاودێری دەستەی گەشت و گوزار بکرێتەوە بۆ ئەم گەنجانە بۆ ئەوەی دەرفەتێکیان بۆ بڕەخسێت دەستە خۆش بێ مامۆستا بێگومان کۆمەڵی پرسیاری کەشمانە بێ مادام لاەنە بابەتی ناوەندە ئاکادمیەکان چکەوانە ڕۆڵێکی بەرچایانەوێ بەڵام باچینەوە لای هاوڕێیانم کاک هاوڕێ زانی بەرهەمێکی ترمان پێشکەش بکەن ئەم بەرهەمە کە پێشکەشمانەکەی بەرهەمی کام هونەرمەندەیە هەر بەرهەمێکی کاک محەممەدی ماملەیە دەست تۆزێ بە ستایلێکی ئەو نیە زۆر جیاواز بێت تۆزێ ڕازماکە ڕیتمیت پێ زیاتر لەگەڵ ئەو هاوڕێ برادرانەیە خۆشحاڵە بین خۆشحاڵە نەرانی کورسات فەرموو خۆم دوورم ناوای گەمێ کەسێ وەڵامی بامێ سەبرۆشی لێ بڕیوم و تۆمە بەحری خامێ سوچی چادرا کەلادە و هەمان دەرچێ لە تامێ هەوارە گوڵ هەواری ئەرێ ئەم ساڵ دەچمە هەواری سفارم دوور و درێژە کاڵێت چیت بۆ بێنە بە دیاری چاوی ڕەشید جوان یاوداکە بە دێوان ئەگری جە و پەرچەم چین چی ئێلانەی عاشقانە وەرە دەستێ لەم لێمکە و دەمرێم دەرێدم گرانە هەوارە گوڵ هەواری هەرێ ئەم ساڵ دەچمە هەواری سەفارم دوور و درێژە کاڵێت چیت بۆ بێنە بە دیاری هەردەڵی مانگ و ڕۆژە ئەسێرە داورەیدا خزمی ناچیم لێ دەکات چۆر سەرم لێ شێواوە لەسەر باڵای لێواڵێک زۆرم جەفا کێشاوە هەوارە گوڵ هەواری ئەرێ ئەم ساڵ دەچمە هەواری سەفارم دوور و درێژە کاڵێت چیت بۆ بێنم بە دیاری
دان خۆش دەستان خۆش بێت کاوڕێ سپاس بۆ برادرانی موزیسیانی ژماندوو نەبن دەستان خۆش بێ بێگومان لەگەڵ گفتوگۆکەی ئێمەش ئیترە زانین کە زۆربەی خێزانەکان یەنە ئێرە و تشوێن بۆ خۆیان دانێن بەڵام ئیتر جارێ بۆ نەهاتوە هالانە بۆنی یاپراکردنەوە ئاگرەکە بکەنەوە میشەڵا بۆنیشی ناکەین بەس ئەوە هاوڕیانیشم لێەوە یەک سینی چیان بر لانە برادران چا بۆ ئێمەش ئامادەکەم بۆی پێشکەشی هەم مامۆستاخێری بوو برادرانی تریش کاکشتوانێ مەش میوانمان هەیە پێویستمان بە چایە گەرمانەنێ من بچم بێنم لانە زۆر باش چۆ سەرکوت مامۆستا باسێکیۆم بۆ بکات لەم دەشت و دەرە و لەم کەشە خۆشانەیە زۆر کات کە خەڵک یێتە دەرەوە بۆ گەشت و سەیرانەکان بە دڵنیایی و خواردنەوەی جۆراوجۆرێنن لەگەڵ خۆیانە چەندە گرنگە ئێمە کە ئاوای سروش بە جوانی پێشوازیمان لێ کار بۆ جوانیە بەجێ بێڵێن دەشت و دەر زۆر خۆشە شەکری وردەشت نییە شەکری کڵۆیە فەرموو دەست خۆش شکر ناخۆم شەک زۆر باشەکەیت لاخان سەبارەت بە پرسیارەکەت مەبەستەکەی تۆ ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین پارێزگاری لەم ژینگە سروشتە بکەین خاڵی یەکەم ئێمە پێویستە پەروەردەیەکی ژینگەیمان هەبێت بە تایبەتی لە دام و دەستگاکانی خوێندنە پەروەردە خوێندنی باڵادا بکرێ بە مەنهەجێک وەکو بابەتەکان بکرێ بە مەنهەجێکی ڕئیسی وەکو بابەتەکانی تێر ئەم بابەتە گرنگی پێ بدرێت و ساڵانە هەوڵیش بدرێت لەلایەن دەستەی گەشت و گوزار دەستەی ژینگەوە ڕێنمایی تایبەت بە پاراستنی ناوچە گەشتیارەکان بە پیسکردن بە فڕێدانی ئەم پاژماوە خواردنەکان هەوڵیش بدرێت ئەو کەسانی کە دێن بۆ سیر و گەشت سەیران و گەشت و گوزار خواردنی زۆر ینی زیاد لە پێویست لەگە خوانە نێرن بەشێکی زۆری ئەم خواردنانەی کە دێهێنن زیادە بێ فڕێدن هەوڵش بێن کە خواردنەکان وادا بنێن کە لە شوێنێکە کە باڵندە و ئاژەڵی چێوی بیخوادوان سوودی لێوەربگرن نەگە خوانە خواستە ببێتە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان ئەمە خاڵێکی تریان ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگای میدیاوە بەشێکی زۆری لە ڕێگای ڕێکخراوەکانی ڕێکخراوە ژینگەیەکانەوە ڕاست ئەوان هەستاوان بەکاری خوان لە ڕێگەی نامیلکە و بڕوشەی ژینگەیەوە بەڵام پێویستیشە لەم کاتانەدا ئەرکیان قورستر دەبێت بۆچی لەبەرەوەی بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان کە دێتە ناوچە گەشتیارەکان دەبێتە هۆی پیسبوونی سەرچاوەکان کابرا کە دەبینی لە دەم زەیەکە لە دەم سەرچاوی ئاویە لی بپرسە بۆ سارەکەت بم ئاوە شویت و بەکارێنانی کۆمەڵێک موادی چیمیایی فاکتەرێکی سەرەکی بۆ پیسکردنی ئاوەکە لەوانێ بە نەوعێکی تر جواب بداتەوانێت پێویستە ئێمە لەم دەم سەرچاو ئاویەکان ڕێنمایی بڵاو بکرێتەوە ڕێنمایی دابدرێ بۆ ئەوی کەسانە نەبنەوەی فاکتەرێکی پیسبوونی ژینگەی ئاوەکان هەروەها فڕێدانی پاژماوەکانی خواردن یاخود بەجێهێشتنی ئاگێر ئەمانە لە دوای بەجێهێشتینیان دەبێتە هۆی سووتاندنی دارستانەکان دەبێتە هۆی سووتاندنی پوش و پاوانەکانی ئەم ناوچە گەشتیاریانە فاکتەرێکە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان سروشتێکی جوانی هەیە خاوەن ژینگەیەکی لەبارە بۆ پەرەبێدانی گەشتیاری ئێمەش وەکو خۆمان پێویستە هەم خۆمان هەم دەوروبەرمان ئاگادار بکەینەوە کە ژینگەیمان پارێزن مامۆستا زۆر کاتێ ماڵێن ئێستا هاتووینەتە ئەم سەیرانگایە ئەم هەموو خێزانە ماشەڵایان لێبێ لێرە کۆبوونەتەوە لە یەک جادەوەی نەناوانە پرسیارەکە لێرا دروستە بێت لەوانەیە زۆربەی خێزانەکان ئێستا لەو بەڕێزانە چەند کەسێکیان بانکەینێرە ئەڵێ بڕوا بکە ئەگەر کۆمەڵە سەتڵی تایبەتمان بۆدانێن بەخوا لەگە خۆمانی بینی خینەوە بۆ ئەم پرسیارم کرد چەند گرنگە لەسەر ئەو شوێنەی کە ئەزانی دەستپێک داخڵبوونی شوێنەکەیە سەڵی تایبەتدا بنرێ ئەم سەڵانە هەندێک کەس لەوانەیە زەرفی زۆر گەورەی پێ بێساوەتە من تۆ قساکەین چەند زەرفێک لە پشت ناوتەوە چەند زەرفێک لە پشت ئەو دارە منی زۆر سەرنجم خستە سەری ئەگەر شوێنێکی وا دروست بکرێ یاخود چەندین ڕێنمایی دابڕێ لە ڕێگەی تابلوی تایبەتەوە ئێمە ناتوانین ئیتر بۆن منە لەگە خۆمانە وڵا ئەرکێکی قورس نییە ئەیخێنە پشتی سیارەکەمانە و ئەیخێنە ناو خۆی نەکرد لاوە پێویستە لەسەر سەرجەم ئەو جادە و ڕێگاوبانن کە ڕێگاوبانی گەشتیارین ئەو ناوچانێک کە گەشتیارین سەڵی خۆڵی تایبەت هەبێت و بشتواندرێت لەو ڕۆژانێک کە دەوامی کۆمپانیا گەشتیاریەکان نیە عفو کۆمپانیەکانی پاکەرەوە نیە هەوڵ لەو کاتانە داوامەکانە تۆزێک زیاتر بکرێت بۆ پاکردنەوەی ناوچە گەشتیاریەکان لەبەرەوەی بەشێکی زۆری خەم خەڵکێکە دێتە ناوچە گەشتیاریەکان پاژماوەی خواردنی پێ پاژماوەی قاپی سەفەری شوشە مادە کۆلیەکانی پێەیە دەبێت هۆی پیسکردن لەبەرەوە پێویستە نەگەر لاوە پێویستە لەسەر زیادە ڕێگاو بکەن بەڵام ئێمەش پێویستمان بەوەی کە هەر خۆمان ئەو خواردنی کە ئەمێنێتەوە ئەو پاژماوەی کە ئەمێنێتەوە بیخینە علاگەیەکەوە بە ڕێکوپێکی لەسەر جادەکەی بدابێنن چونکە بەشێکی زۆری کۆمپانیەکانی پاکەرەوە تەنها سەر جادە ڕئیسەکانە بنێت ئەتوانێت لێوەکانە هەڵی بگرێت بەڵام ناتوانێت وەکو پێویست بێتە ئێرەکانە بچێتە شوێنی ناوچەی شاقی بۆ پاکردنەوەکە لەبەرەوەی یەکەم خاڵ پێویستە ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەنجا گەشتیارە باشە مامۆستا من دیقەتی شتێکم ماوە بۆچی ئێمە
شوێنە گەشتیارەکانی خۆمان زۆر بەلاوە گرنگ نییە هەر من بچمە وڵاتێکی تر بۆ شوێنێکی گەشتیاری تر هەستی بەرپرسیارەتیم بەرامبەر بە ژینگە و بەو شوێنەی کەتیام زۆر زیاترە کاوەک لە وڵاتەکەی خۆم کە خۆی لە ڕاستیا بێ بە پێچەوانەوە بێت من لە وڵاتەکەی خۆمە ئەو هەستم لە بەرزتر بێ وەک لە شوێنێکی تر لەکێک لەو کێشانەیە هەمانە ئێستا ئەم پاگراگرتنی ژینگە لە ئێمە نەبووە بە کللتورێک لە وڵاتانە ڕاستە یاسا هەیە ڕێنمایی هەیە کابراکە ببێت ژینگە پیسەکات یاسایەکی تونند هەیە بەرامبەری کە سزا ئەدرێت بەڵام بەدەر لە یاساکەش خەڵکەکە کردوێتی بە کولتور و عادەتێک پیسکردنی ژینگە هۆکارێکی ناشرینکردنە بۆ شارەکان بۆ ناوچە گەشتیارەکان یەکەم شت ئێمە پێویستمانە وتمان پەروەردەیەکی ژینگەیە هەر لە قوتابخانەکان هەم لە زانکۆکانەوە بۆ ئەوی بکرێت بە بابەتێک بانەیەکی ڕئیسی بخوێندرێت و لە ئەوڵەوە چۆنە لە ئەساسەوە ئێمە پەروەردە ژینگەیە کە بکرین تەسیری زیاتر دەبێت و پاگراکردنی ژینگە سەرکۆ دڵخۆشین بەڕاستی لە چاو ساڵانی ڕابردووە جیاوازیمان هەیە پاکەرەوەکانمان هەیەمانە تەسیری هەیە خەڵک زیاتر ڕۆشین بیرتر بووە پێشی عیبە تۆ کابرا فاژماوەخوانەکەی فڕێداگەر هیچ نەبێت بەجێشی بەڵە لە علاگەی لە شوێنی خۆی بەجێهێشتوو لە دوا ئەوە کۆمپانیەکانی پاکەرەوەی ژینگەی گەشتیاری ئەتوانن کۆی بکەنە بەڵام بەداخیشەوە بەشێک زۆری و گەشتیارانە دوێنێ خۆم لە کەناڵەکان تابعەکەم مناڵێکی 10 ساڵە 12 ساڵ پاژماوەکانی هەڵدەگرێتەوە پاشێکردەوەوانێ ئەمە شتێکی ناشرینە بە تایبەتی بۆ گەشتیارانی هەرێمی کوردستان ڕاستە بەشێکی زۆری ئەو گەشتیارشی کە لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراقەوە دێت لە ڕووی ئەتەشێتی ڕۆشنبیری گەشتیاریەوە جیاوازە و گلێمە لەوانەیە وەکو ئێمە پابند نەبێ بە پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان ئێمە دەبێت خۆمان سەرەتا خۆمان هەوڵ بدەین ژینگەی خۆمان بپارێزین دوای ئەوەش لە ڕێگەی کۆمەڵێک ڕێسا و یان یاسا و ڕێسا و ڕێنماییەوە بڵاو بکرێتەوە بە تایبەتی لە ڕێگەی دەستگاکان ڕاگەاندنەوە لە ڕێگەی ڕێکخراوە ژینگەکانەوە سوود وەرگتن لە وڵاتانی هاوشێوە کە ژینگەیەکی پاکیان هەیە دەکرێت ئێمە سوود لە وڵاتانی ئەزمون وەربگرین لەم بارەوە زۆر کات مامۆستا زۆر کات ئەکەوێتە سەر ئەرچی خۆشمان ئێمە نابێ هەر بڵین ئەرچی کەرتی تایبەتە ئەرچی کەرتی گشتیە کە حکوومەتە بتوانێت ئەم بابەتانە چارەسەرکەس ئەکوێتە سەر خۆمان یعنی ئێستا بۆ نمونە ئەم خێزانە لێرا دانیشتووە ئەم خێزان لێرا دانیشتووە ئەگەر ئەمە لە خواروی عێراقەوە هات بێت چاوی لە من کرد کە بڵەکە و علاگەکەم فڕێ وڵای فڕێ ینی بەڕاستی ڕەچایەوە ئەو قسەی لانەیە کە بۆن لە وڵاتانە کە ئاوا یاسا پەیڕۆکەن هەموو کەسێک شوێنەکە وەکو ئەو شوێنە دانێت کە تایەخەوێت چۆن ئێمە خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە دەبێت خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە دەبێت لە مناڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین هەتا دەگاتە قوتابخانە خوێندنگەکان ئەوە تەسیری هەیە دووش ئەو بەشێکی زۆری ئەو گەشتیارانی کە لە ڕێگەی کۆمپانیەکان و سینگە گەشتیارەکانەوە دێن پێویستە ڕێنماییان پێ بدرێت ڕێنماییان پێ بدرێت و بڕوشان پێ بدرێت ڕێنمایی گەشتیاریان پێ بدرێت نەبنە هۆکارێک بۆ پیسکردنی ژینگەی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەم گەشتیارانە کە دێن فاکتەرێکی سەرەکین لە پیسکردنی ژینگە بەڵام پێویستیشە هۆشیارێکی ژینگەیی هەبێت میدیایەکی هۆشیاری ژینگەیی هەبێت هەم بۆ نەوەکانی خۆمان هەم بۆ گەنجان هەم بۆ کەسانێک کە سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن دەستی خۆش بێ مامۆستا بەردەوامە بین بابەتی گەشتیار و بابەتی گەشت و گوزار و بەڵام با بچینەوە لای بەرهەمێکی تر ئەگەر برادران ئامادە بن فەرموو Sultan
پارێزی خودایە پارێز کەسێ نەیبێدوانێ دوو دۆست و یار پارێز کەسێ نەیبێدوانێ دوو دۆست و یار هەرێ سەری بگرێ لە قورجوانێ سبحۆی هەرێ سەری بگرێ لە قورجوانێ سبحۆی هەروایە گوڵم وایە ڕووی پەنجارەی لاوایە هەروایە دڵم وایە ڕووی پەنجارەی لاوایە یارم چووە بۆ سەیران ئاگاو لێی بێ خودایە یارم چووە بۆ کوێستان ئاگاو لێی بێ خودایە دەنگە خۆش بێت دەستان سپاس بۆ خۆش بێت. برادرانمان دوو نەبن دەستان خۆش بێت. مامۆستاگیان وەکو کۆتا پرسیاری من بەڵێ. پێم خۆشە باسێکی ئەوە بکەین بگومان ئێمە وەکو هەرێمی کوردستان ناوچەی دێرینمان زۆرە شوێنەوارمان زۆرە ناوچەی مێژوویمان زۆرە چەندە گرنگە ئێمە بتوانین سوود لەم شوێنانی کە من باسم لێوە کرد وەرگرین بۆ بژانەوەی کەرتی گەشتیاری ئەم هەوڵە کراوە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە هەرێمی کوردستان هەر لە کۆنەوە بە یەکێک لەو ناوچانە ناسراوە خاوەن شارستانی تو مێژوویی ناوبانگی هەبووە یەکێک لەو گوندانە هەمانە کە گوندی چەرمۆیە کە گوندی هەر لە کۆندا خەڵکی کوردستان بەکاری کوشت و کاڵ و چۆنەڵێ بەرهەمی ئاژەڵیەوە خەریک بووە لە ئەنجامیەوە ئێمە چەندین ناوچەی شوێنەواری گرنگمان هەیە ئەم ناوچە شوێنەوارانە خاڵی یەکەم پێویستە نۆژەن بکرێنەوانێ بە دیزایانی بە دیزایانی کەرەستە و سەرەتایی ناوچەکە بۆ سەرنجڕاکێشانی گەشتیاران ئەمە خاڵێکی گرنگە دوو هەمیشان پێویستە بە ناساندنیان بۆ بکرێت چونکە لە دوای نۆژەنکردنەوە میکانزمێک دێتە پێشە کە میکانزمی بە بازارکردن و ناساندنە بۆ پێشوازیکردن لە میوانان لە گەشتیاران بە تایبەتی گەشتیاری بیانی ئەوەنەی کە گەشتیاری بیانی حەزی بۆ سەردانیکردنی ناوچە شوێنەواری مێژوویەکانە لەوانەیە جیاواز بێت لە گەشتیاری ناوخۆ چونکە گەشتیاری ناوخۆمان زیاتر گەشتیاری تەرفیهیە بەڵام گەشتیاری بیانی حەزەکات لە مێژووی ئەم شوێنەوارە لە ئاشنا بێت بە کولتور و ئاداب و نەریتی ئەو ناوچەی کە ناوچە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان و بەشێکی تری لە ناوچە شوێنەوارەکان لە ئێستادا ڕاستە نۆژەن کراونەتەوە لێکێ لەوانەیە کە هەمانە کە سەرای کفریمان هەیە کە بە دیزایانی خۆی بەعفو بە دیزایانی هەر کەرەستەی و منتقەیە نۆژەن کراوەتەوە لە ئێستادا بۆ تەفاکتەرێکی ڕاکێشانی گەشتیاران چەندین کەلوپەری هوەری گەشتیاری تێدا عرض کراوە مۆزەخانەی شاری کفریمان هەیە بە هەمان شێوە بەشێکی زۆر گەشتیاران لێستا سەردانی دەکەن دەکرێت ئێمە وەکو لایەنە مێژوویەکەش بەدەر لە لایەنە مێژوو وەکو لایەنێکی گەشتیاری وەکو لایەنێکی چۆنەڵێ توێژینەوە لەسەر ئەم بنەمانە سوودی لەوەری بکرێت بۆ ڕاکێشانی گەشتیاران دەستی خۆش بێ مامۆستا زۆر سپاس بۆ تۆ کامڕۆ لەگەڵمانابووی هەندێک گفتوگومان کرد لەسەر گەشتیار و لەسەر چۆنی ئێمە وەکو هاوڵاتیان هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەوەی کە چۆن یعنی ئەم سروشتە جوانە و پارێزگاری لێ بکەین دووبارە سپاس.